یەک نەخۆش لە ژووری نەشتەرگەری بوو بەڵام خۆشبەختانە نەشتەرگەریەکە دەست پێ نەکرا بوو. دکتۆر سلااو دەبێت دوای ئاگرەکەی ئەمڕۆی نوێ نەخۆشخانە دەمێت بۆم باس بکەیت چی و چی سوتاوە و چیشتان کردو بۆی خەڵک دووبارە بێتوە نێو نەخۆشخانە. بەڵێ سوپاستان دەکەم، سوپاسی هاتنتان دەکەم. نەخۆشخانەکەمان تەنها بەشێک لە واجیهەی دەرەوەی سووتە، خۆشبەختانە کەس زەرمەند نەبوو، هیچ کەسێک برینداریش نەبوو، هەموو نەخۆشەکانیش سەلامەتن، هەموو کارمەند و پزیشکان، تەنانەت کەسێکیش زەرمەند نەبوو. بەڵێ دکتۆر باس لەوە دەکرات دوو لە نەخۆشەکان لە ژێر نەشتەرگەری بوون ئەو دەنگوێت تا چەند ڕاستە. بەڵێ یەک نەخۆش لە ژووری نەشتەرگەری بوو بەڵام خۆشبەختانە نەشتەرگەریەکە دەست پێ نەکرا بوو. یەکسەر عملیاتەکە نەشتەرگەریەکە تەواو نەکرا و نەخۆشەکەش هیچ سەلامەتەوە هیچ کێشەی نییە. نەخۆشەکە دواتر نەشتەرگەری بۆ دەکرێتەوە، بەڵام ئەگەر نەشتەرگەریەکەش بکرا بە زۆر دوور بوو لە شوێنی ئاگرکەوتنەوەکە و هیچ کێشەیەک ڕووی نەدەدا بۆ سەلامەتی نەخۆشەکە و پزیشکەکان وامان بەشزانی کە نەشتەرگەریەکە بۆستێنین. باشە دکتۆر چەند نەخۆشتان گواستەوە بۆ نەخۆشخانەکانی دیکە بە دیاریکراوی بەڵێ چەند نەخۆشێک گواسترانەوە بۆ نەخۆشخانەکانی تر، هەندێکیان بە ڕەزامەندی خۆیان، هەندێکیان خۆیان بێ پرسی نەخۆشخانە ڕۆیشتن و وردە دەیانگەڕێنینەوە بۆ نەخۆشخانەکەمان. هەتا ئێستا لە 8 نەخۆش کە لە نەخۆشخانەکە چوو بوونە دەرێ، چواریان گەڕانەوە، چوارەکەی تریش وا بەڕێوەن دەگەڕێنەوە. سێ لە نەخۆشەکانی تریش کە چوو بوون بۆ نەخۆشخانەکانی تر، هەر پزیشکانی چارەسەر ساز بەتەما بوون دەریان بچێنە لە نەخۆشخانەکانی تر ناردیانەوە بۆ ماڵەوە. سوپاسی نەخۆشخانە تایبەتەکان دەکەم، بە تایبەتی نەخۆشخانەی CMC دراوسێمان کە نەخۆشەکانی زۆر بە ڕێکوپێکی وەرگرت لێمان، ئەوانی خۆشیان چوو بوون، ئەوانی ئێمەش نارمان. سوپاسی هەموو نەخۆشخانە تایبەتەکانی تر دەکەم کە لەسەر خەت بوون لەگەڵمان، هاوکار بوون بۆ ئەوەی هەموو نەخۆشەکانمان پێویستیان پێبی وەریانگرن و زۆر سوپاسی ئەو دکتۆرانش دەکەم کە توانیان نەخۆشەکان لە شوێنەکانی تر ببین و بیانگەڕێنەوە نێڵن یەک نەخۆش پەراوێز بکرێیان پشتگوێ بخرێ. باشە دکتۆر هیچ ئێستا لە نەخۆشخانەکەتان داوامی نەخۆشخانەکە دەستی پێ کردەوە بۆ هەموو شتێک ئاسایی بۆتەوە؟ بەڵێ ئێمە بڵاومان کردەوە لە پێیجی نەخۆشخانەکەمان لە ماوەی 24 سعات نەخۆشخانەکە وەکو جاران کار دەکاتەوە، بەڵام هەر لەم دقەی ئێستاوە ئەگەر سەیریکەن تەماشا دەکەن خەڵک دێو دەچی نەخۆشەکان بخوایان و بە مرافقەکانیەوە هاتوچۆ دەکەن. تەنها واجی هەیە کە واجیهەکەشمان داخست، دەرگایەکی ترمان کردەوە کە نەخۆشخانە هەیە بۆی بەڕێک و پێچی نەخۆشەکان خزمەتگوزاریەکان بەردەوام بێ و هەموو پەرستار و پزیشکان ئامادەن، هێشتگران ئامادەن بۆی خزمەتگوزاریەکە بەردەوام بێت.